مسلمانانی خۆشەویست لە هەر شوێنێک ئێمە دەبین و گوێتان لە ئێمەیە. ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وبەڕەکاتوه. سلامی خوای گەورە لەم تەڵەبە و فێرخوازە بەڕێزانش کە لە نزیکەوە دانیشتون. سوپاس بۆ خوای گەورە کە بەشدارم لە دەورەیەکی پیرۆز و مبارەکە، ئەوش کە دەرخستنی جوانی و چاچی و گەورەیەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە لە ڕێگەی وەڵامدانەوەی کۆمەڵێک شک و گومان کە موسڵمان پێویستە ئاگاداری بێت. خۆشەویستان، دیارە ئیسلام خۆی ئەوەندە جوانە پێویستی بەوە نییە کە دیفاعی لێ بکرێت. تاوەکو مسلمان نیتەکەی تەواو بێ ئیلا دەبێت یەک گومانەکان لەسەر خۆی لا ببات. مسلمان الحەمدولله فیترەتێکی پاشی هەیە و ئیمانێکی دامەزراوی هەیە، بەڵام ناحەزان و جاهیل و نەفامەکان کە ئاینی پیرۆزی ئیسلامیان وەرنەگرتووە یاخود تێی نەگەیشتون، ئەوانن شەیاطینەکان گومانیان بۆ دروست دەکەن و دەیڕازێننەوە و ئەمڕۆژ لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کتێب و نووسراوەکانەوە مسلمانان تووشی شک و گومان دەکەن. ئەژینا دینەکەی ئێمە دینێکی زۆر پاکە و فیترەتە، زۆر جیاوازە لە دیانەت و مەزاهیبەکانی تر. سەیری مسلمانێک دەکەیت کە لە کۆمەلگای مسلمانان لە دایک دەبێت، دایک و باوکەکەی لەوانی هیچ خوێندەواریشیان نەبێت لە دینە، بەڵام کە گەورە دەبێت حاشا لە دینەکەی خۆی ناکات، چونکە دەبینێت هەر لەگەڵ گەشەکردنی دەبینێت دینەکە دینێکی پاک و جوانە. بۆیە کاتێک دایک و باوکەی پێی دەڵێ ئێمە لەسەر ئاینی پیرۆزی ئیسلامین، هیچ نکۆڵیەکی نییە. بەڵام وەرە هەمان بەراورد سەیری کەسێکی لە دایکبووی ئەوروپی بکە، بەشی زۆریان مولحیدن، باوەڕی بە هیچ شتێک نییە، باوەڕی بە هیچ شتێک نییە. و نەبێت لەوێ بڵێ چونکە گاور کە لەوێ نەسرانیەکان لەوێنەوە یاخود لە شوێنێک کە جوولەکەی لێیە مناڵەکان کە گەورە دەبن و گەنجەکان ئەوانیش لە خۆوە هەمویان ببن بە جوولەکە و گاور. نەخێر، وەکو خۆشتان لەوانەیە زۆرێک لەوانەی کە متابعە دەکا بینیوێتی و بیستوێتی لە ئەوروپا خەڵکێکی زۆر هەیە کە باوەڕی بە هیچ شتێک نییە. بۆچی؟ چونکە کاتێک کە دینی دایک و باوکەکەی بینیوە لەسەر جوولەکە بەیان نەسرانیەت ببێت، بینیوێتی هیچ بنەمایەکی باشی نییە، زۆر ناتەواوە، ناتوانێت لەگەڵ فیترەتی ئینسان ناگونجێت. بۆیە خەڵکێکی زۆری لەوێ ئەسڵن باوەڕی بە هیچ شتێک نییە. جیاوازیەکەی چییە؟ هەر لە سەرەتاوە گەنجێک مناڵێک کە گەورە دەبێت و گەنج دەبێتە گەنجێک لەسەر کە پێی دەوترێت تۆ لەسەر ئاینی پیرۆزی ئیسلامی لە کۆمەلگای ئێمەدا نکۆڵی نییە و دەزانێت دینێکی زۆر پاکە، چونکە لەم ڕۆژەوە کە ئاین فێر بۆ ئاینی پیرۆزی ئیسلام سەرنجی داوە لە شتی جوان و پاک نەبێ زیاتر ڕێنوێنی نەکردووە، بۆیە زۆر ئاسوودەیە. بەڵام ئایا هەمان گەنج کە لە تەمەنی ئێوەدا لە ئەوروپا ئەوە بە مرتاحی لەسەر دینی جوولەکە و گاورە، یان لەسەر دینی وەثەنیەت و ئەم دینانەی ترەنە؟ وەڵڵا چەند کەس لەگەڵمە لەوەدا؟ یعنی ئایا گەنجێکی وەکو ئێوە، گەنجێک کە لە ئەوروپایە وەکو تۆ کە لەوانەیە دایک و باوکت هیچ لە دینی شارەزا نەبوو بێ، وەکو تۆ تا ئەم ئاستی کە پێی گەشتووی قەناعەتت بە دینەکەی خۆت هەیە، ئەو بە هەمان ئەندازە قەناعەتی بە دینەکەی خۆی هەیە، جا جوولەکە بێ، گاور بێت، وەسەنیەت بێت، هەرچی شتێک بێت، چێ پێچەوانەیە لەگەڵم لەوەدا؟ ڕێیتان وانی ئێوەش ئەمە چ دەگەیەنێت؟ چێ دەتوانێت وەڵام بداتەوە؟ هەر خۆم باسم کرد، ینی تعبیرێکی بەڕێستان چی دەگەیەنێت بۆ گەنجێک لە تەمەنی ئێوەدا؟ فەرموو. دینەکەیان تەواو نییە، پێچەوانەی فیترەتە. ئینسانەکانیش کاتێک کە خۆیان هۆش و فام دەکەنەوە سەرنج دەدەن، دەزانن ئەوە نابێت دین بێت، نابێ و دینە بێ کە شانازی پێوە بکات. کەواتە الحەمدولله هەر لە سەرەتاوە تۆی ئیماندار، گەنجی ئیماندار جیاوازێکی زۆر بەدی دەکەی لەگەڵ دینەکەی خۆ لەگەڵ دینەکانی تر. ئێستا نەهاتوومە سەر باسی شوبهات و ئەمڕۆ باسی چی دەکەم؟ ئەمە سەرەتایەک بوو، یەک لەم شوبهانەی کە دەمەوێت سەرەتای وەڵامی شوبهەکانی دەرسەکەی خۆم دەستی پێ بکەم ئینشاءالله، دیارە وەڵامدانەوەی شوبهەی
بێباوەڕانە مولحیدینە کە بۆ ئاینی پیرۆزی ئیسلامیان دروست کردووە. ئەم گومانانەی کە دروستی دەکەن لەسەر ئاین، لەسەر قورئان، لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم، لەسەر دینداری، لەسەر شریعەتەکە، ئەم گومانانەی کە هەیە بە پێی توانای ئینشاء الله خوا یارمەتیمان بدات و بەرەکەت بخاتە قسەکانمانەوە ئینشاء الله. یەکەم شوبهە کە دەستی پێ یەکەین شوبهەی هل انتشر الإسلام بالقوة والإجبار على الناس لاعتناق الدين الإسلامي. آية إسلام للرقي تندو توجيه بلا بوتوا زوري لخلق كردوا بوي إسلامتي بلا بوتوا لو أنا لا هندك التان لأيه وهربلن باشا كوا ما كي شبهه بلام أما بلغيشي قصيشي زور بهيزي ناحزان وبباورانا هیچیان بەدەستەوە نییە لەسەر جوانی ئەم ئیسلامە بێن ڕخنەی لێ بگرن دێن با بەدڵێن بڵێ ئێستا ئیسلامەکەتان جوانە بەڵام کاتی خۆی بە توندوتیژی بڵاوبۆتەوە ئیسلام دەنانە گەیشتە ئێستا بە زەبری شمشێر بڵاوبۆتەوە ئەگەر ئاینێکی فیترەتە بۆ بە شمشێر بڵاوبۆتەوە ئەها دێن تانە لەوە لە دینەکەمانەدەن کاتی خۆی بە زەبری شمشێر ئەها ئێستاش لێرە و لەوێ گروپی توندڕەوی پەیدا دەبن و دەیانوێ بە زۆری خەڵک بکەنە مسلمان کە حاشا ئەوەی پێغەمبەر و سەڵات سەلامی خوا لەسەر بێ هاوڵەکان کردویانە جیهادێکی شەرعی و پاک لەگەڵ ئەوەی ئەمڕۆ بە ناوی تیرۆر و تۆقاندن و وێرانکردنەوە دەکرێت زۆر لێک جیاوازن ئێمە زۆر لێی بەرین لەوەی ئێستا بەڵام سەیریکەن ڕابردوویەکمان بۆ دروست دەکەن دەڵێن ئیسلام ئاوا بڵاو بۆتەوە ئەگەر ئیسلامەکە ئیسلامێکی فیترەتە دینێکی فیترەتە خەڵک دەویست بۆ بەشەر بڵاوبووە دین بەشەر بڵاوبۆتەوە بە زەبری شمشێر و خوێن ڕشتن و ئاین دایم حەزی لە توندوتیژیە ئەمە گومانێکیانە پێشەوەی بین وەڵامە شەرعی و دینیەکان وەربگرم دەمەوێت یەک دوو قسەی نووسەرە ئەوروپیەکان باز بکەم بزانین ئەوان خۆیان دەڵێن چی ئەوانەی کە منصفن یەک لەوانە تۆماس کارلێل لە کاتبێکی غەربیە دەڵێت کوردیەکەی بەس کوردیەکەی دەخوێنمەوە ئیتیهامکردنی پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوەی کە لە ڕێگەی شمشێرەوە لە ڕێگەی زەبر و زەنگەوە خەڵکی ناچار کردو بۆی مسلمان بێت بەڕاستی سخف غێر معقول مەفهوم بەڕاستی قسەیەکی زۆر بێ بنەمایە دەڵێت کابرا بێ باوەڕە بەڵام ئەدیبێکی منصفە دەڵێت زۆر نامعقولە ئەم قسەیە قەت شتی وانە ئاینی ئیسلام پێغەمبەر صلی الله علیه وسلم شمشێری بەکار نێناوە بۆ بڵاوکردنەوە و باوەڕهێنانی خەڵک بۆ باوەڕ پێهێنانی خەڵک بەڵکو ڕێگەیەکی ترە کەوای کردووە کە خەڵک باوەڕ بە پێغەمبەر بێن صلی الله علیه وسلم یەکێشتر لە مێژوو نووسەکانی تر کە فەڕەنسیە غۆستاف لۆبۆن دەڵێت باسی نهێنی بڵاوبوونەوەی ئاینی پیرۆزی ئیسلام دەکات بۆ واگەشەی سندووە دەفەرمێت لقد أثبتت التاريخ أن الأديان لا تفرض بالقوة دەڵێ مێژوو مرۆڤایەتی سەلماندوویەتی کە دین بەهێز و شمشێر و زەبر و قووەت قەت نەسەسپێنراوە ئاین شتێکە بیر و باوەڕە کابرا پیرۆستترین شتە لە لای ئامادەی خۆی لە پێناوی دایانێت خەڵک بە زۆری بیر و باوەڕە عەقیدەیە بۆیە دەڵێت هیچ دینێک بە ڕێگەی شمشێر خەڵک نەخێنراوەتە سەر دینەکە خۆی بەڵکو لە نێو هەمووانیشیاندا دەفەرمێ ولم ينتشر الإسلام إذن بالسيف بل بالدعوة إسلامش أم مێژوو فەڕەنسیە دەڵێ ئیسلامیش یەکێکە لەم دینانەی کە لە ڕێگەی بانگەوازیەوە قەناعەت پێهێنانەوە خەڵکی هێناوەتە سەر ڕێ هێناوەتە سەر دینەکەی خۆی نەوەکو لە ڕێگەی شمشێرەوە بێت و ئەگەر پێشەوەی بێمە سەر وەڵامە یەک بە دوای یەکەکان دەمەوێت شتێکی تر لەو بارەوە باز بکەم جاری وا هەیە خەڵکی نەزان کە ئاگای لە تەورات و ئینجیل نییە دەڵێت باشە بۆ بەس ئاینی ئیسلام ئەم باسی شەڕی تێدایە ئاگای لێ نییە لە تەورات لە ئینجیل چی هەیە لە عەهدی قەدیمدا لە 8 ئەسفاردا
لە 36 ئاەتدا کە دروستە پێیان بوترێ ئاەت بەڵام هەروە ناوەکە دروستە پێی بوترێ ئاەت یعنی مەقتەعێک لە 36 شوێندا باسی شەڕ و شمشێری کردووە کە لە دیندا بە زۆری خەڵک قەناعەت پێ بهێندرێت واتە هەر ئاینی ئیسلام نییە پێش ئاینی ئیسلام لە 8 ئەسفاردا نەمێناوە هەموو شوێنەکانی گوێ بەڵام کەسێک دەتوانێت مراجعی بکاتەوە هۆکارەکانی شەڕکردن لە 36 شوێندا لە عەهدی قەدیمدا باس کراوە و لە عەهدی جەدیدیشدا باسی ئەم قسەیە دەکات کە دایم قسەیەک باوە کە نەسڕانیەکان و گاورەکان دەیکەن دەڵێن دینی ئێمە ئەوەندە جوانە پێغەمبەرەکەمان ئەوەندە میهرەبان بۆ عیسا عەلەیهی سەلام سەڵات و سەلامی خوا لێسەر بێت دەفەرمێت دایم ئەمە قسەیەکە کە زۆر دووبارەی دەکەنەوە شانازی پێوە دەکەن کە لە ئینجیلدا هاتووە ئەگەر کەسێک شەقازلەیەک تۆقاتێکی لە ڕوومەتی لای ڕاستت دایت لای سەپیشی بۆ ئامادەکە با لێیش بدە واتە ئەوەندە مسالم بە ئەگەر کەسێک لێی دای هیچ دەست مەکەوە و با زیاتریش لێت بدە ینی شەڕانی مەبە تۆ دەڵێنەوە تا نەسڕانیەت ئەوە بەڵام هەر لە ئینجیلە کە ئەوەی کە هاتووە لە ئینجیلی ئێستادا هاتووە و کە لە بەردەستیانە قەولێکی عیسا عەلەیهی سەلام لە ئینجیلەکەدا هاتووە کە دەڵێت لا تظنوا أني جئت لأرسى سلاما على الأرض واگومان نەبن من بەس بەوە هاتووم کە بە سەلامەتی سلم ئاشتی لەسەر زەوی بڵاوکۆمەوە بەس ئەوە هەر بەو شێوەیە هەر ئاشتی خواز بم بەو شێوەیە بەل جئت لأرسى سيفا بەڵکو بەوە هاتووم کە شمشێر لە زەویدا بچەسپێنم قسەیەک لە پێغەمبەری خوا وەسڵات سەلامی خوا لەسەر بێت وارد بووە کە دەفەرمێ بوعثت بالسيف بە سەیف من نێرراوم ئەو قسەیە لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم گەورە دەکرێت بەڵام هەمان قسە عیسا عەلەیهی سەلام لە ئینجیلیشدا وتوێتی ئەوەی کە ویستم لە سەرەتایەک دەستپێک باسی بکەم ئەوە بوو کە ئەوانەی کە بەس ئاینی ئیسلام بە ئەوە تۆمەتبار دەکەن کە شەڕی تێدا بووە ئەوە لە هەموو دینەکانی تر و هەتا سروشتی مرۆڤایەتی هەروە بۆ شەڕ هەر هەبووە هەموو کاتێک شەڕ هەر هەبووە بەڵکو ئەو شەڕانەی کە بەراوردی جەنگەکانی ئیسلام بکەین لەگەڵ شەڕەکانی جاهیلیەت شەڕی وهەیە چەندین ساڵی خاندووە چەندین ساڵ هەتا ئەگەر بینە سەر ئەم سەردەمەی ئێستاشمان لە سەدەی ڕابردوودا کە جەنگی جیهانی یەکەم و دووەم دروست بوو زیاتر لە 50 ملیۆن کەس بوو بە قوربانی 50 ملیۆن هۆکارەکەشی چی بوو ئایا بۆ بوو کە ئەمن و ئاسایش بۆ خەڵک بێنن خۆشگوزەرانی بۆ خەڵک بێنن نەخێر گومان لەوە دانی و هەموو منصفێک دەزانێت جەنگەکان تەنها بە دوای بەرژەوەندی کەوتن بوو بەرژەوەندی وڵاتەکان لەوەدا بوو کە تەمەحکاری بکەن بۆیە پێی دەوترا ئیستیعمار داگیرکەر ئەو هەموو خەڵکی بێتاوان زیاتر لە 50 ملیۆن کەس ئێستاش لەوانەیە خەڵکێکە بێت کە جگە لەوەی کە لە ئەوروپایە خەڵکێکەیە کە لە ناو کۆمەلگای مسلمانان دەژی بەڵام خۆی بە ملحیددا دەنێت باسی ئیسلام دەکا 1400 ساڵ جەنگ بووە بەڵام پێش ئێستا جەنگی کردو ئیسلام و بە جەنگ بڵاوەتەوە بەڵام ئەم 50 ملیۆن کەسەی کە بۆ بەرژەوەندی خەڵکیان لە ناو بردو و خەڵکیان کوشت و خەڵک یەکی وەکو هیتلەر کە خەڵکی کرد لە مەچینەیەدا و سابوونی لێ دروست دەکرد وەکو وتراوە شوێنی وڵاتی تر وەکو ئەمریکا کە هێرۆشیما بەناوبانگە کەچی قومبەلەیەکی نەوەی تدا بەکارهێناوە ئەوەی تی باز ناکرێت ناڵن ئەوانە بە تو دتیژیە دەڵێن ئەمانە بۆ هاتوون کە دیموکراتیەت بچەسپێنن دیموکراتیەتی چی لەکوێدا بینیمان لە شوێنێک ئەوان بیانەوێ ئەمن و ئاسایش بەرقەرارکەن کام وڵاتانی زلهێزی دنیای ئێستا هاتن لەو شوێنەدا ئەمن و ئاسایشیان لە پێشوو زیاتر کرد ئەگەر بەراوردی هەر گەنجی ئێستا کە ئێوە گەنجێکن و لێرە دانیشتون و ئەم 10 ساڵەی ڕابردووتان بیر بێ لەوانەیە لەم 10 ساڵەی ڕابردوودا لەکوێ هەبوو کە وڵاتە زلهێزەکان بێن بڵێن وڵا ئەم وڵاتە ئەمن و ئاسایشی تێدا نییە ئێمە دێن ئەمن و ئاسایشی زیاتر دەکەین کوێیان چاکتر کرد بۆیە هەمووی ئەگەر بە ناوی دیموکراتی شەوە بێن هەمووی مەسەلەکە تەنها بەرژەوەندی هیچی تر
بگرە بە ئاشکرا دیارە وڵاتێکی ئەفریقی کە زۆر محتازە ئەگەر بۆ هانای خەڵکاتون وڵاتێکی ئەفریقی لەوانەیە گاوریش بێ وەکو خۆیان بەڵام لەبەرەوەی هیچ خێروبێری نییە ئامادەنین یەک گولە لەوێ سەرف بکەن یەک هاوکاریەک لەوێ سەرف بکەن بەڵام دێن بۆ وڵاتێکی پڕخێروبێری وڵاتانی ئیسلامی ئامادەن چەندین شەڕ چەندین هەوڵ و کۆشش بکەن بۆی خێروبێرەکەوە دەست بێنن کەواتە ئێستاش بە ڕوویەکی ترە هەر داگیرکەرە هەر بۆ هاتون کە خێروبێری میلەتانی مسلمان و هەر وڵاتێکی تریش با مسلمانیش نەبێت دەیانەوێت خێروبێرەکەی بخۆن جینا دەنا هیچ مەبەستێکیان دابنکردنی ئەمن و ئاسایش نییە بەڵێ چۆن وەڵامی ئەم گومانە بدەینەوە دوای ئەم پێشەچیە بە چەند خاڵێک وەڵامی دەمەوە 8 یان 9 خاڵ دەتوانن بشی نووسن دوای دەکەوێتە بەردەستیشتان یەکەم خاڵ ئەگەر ئیسلام بە شمشێر بڵاوبەوە ئەی بۆ بیر لەوە ناکەنەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند ساڵ ژیا بە پێغەمبەرایەتی 23 ساڵ 13 لە مەککە بوو 10 ساڵی لە مەدینە بوو 13 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگەوازی کرد بۆ نەیدەتوانی گروپی چەکداری دروست کات نەیەتوانی ئەوەی کە ئەمڕۆ پێی دەوترێت گروپی نهێنی درستی کە و لە شوێنێک لێیدە و مەفرەزەی لە ناکاو درستی کە و لە شوێنێک تەشویش دروستکە ئەمن و ئاسایشی مەکە تێک بدە نەیەتوانی بکە دەیتوانی ئەی بۆ 13 ساڵ پیلانێکی سڕی بیر مسلمانێک نەخستەوە بڵێت باشەیەوە برا مسلمانەکانتان زۆر ئازار دەدرێن بیلال زۆر ناڕەحەتە و سومەیە و هاوسەرەکەی و کوڕەکەی زۆر بێز ئازار دەدرێن یەڵا پیلانێک دروستکەن لە شوێنێک بڕۆن تیرۆریکەن لە ناوی ببن 13 ساڵ پێغەمبەر صلی الله علیه و سلم بانگەوازی کرد کەی شمشێری بەکارهێنا کەی بەتوندی توژی بوو بەتاکید ئەمە بەڵگەیەکی زۆر بەهێزە 13 ساڵی ئەوەل پێغەمبەر صلی الله علیه و سلم شمشێری بەکارنێنا بەڵکو شمشێر لەسەر پێغەمبەری خوا بوو و لەسەر ئەم هاوڵانە بوو کە ئیمانیان هێنا و بە جۆرێک ئازار دەدران ئەگەر ئیمانێکی بەهێز لە ناخیاندانە بە دەبوو ئاواز لە دین بێنن بۆیە هەر 13 ساڵەکە کە بیری لێ بکەینەوە خەڵکانێک مسلمان بوو کە هەرچی ترسی پێغەمبەر صلی الله علیه و سلم لەلای نەبوو هیچ وەکو عومەری کوڕی خەتاب ڕزای خوای گەورەی لێبێت یعنی ئەوانە خۆ کە مسلمان بوون لەو پەڕی هێز و توانا و ئازایەتی خۆیاندا بوو کۆیلەیەک مسلمان بوو کە لەسەر مسلمان بوونی چەند ئازاردرا چ تەعزیبێک دەدرا ئێ باشە چۆن بە شمشێر ئایا پێغەمبەر صلی الله علیه و سلم بیلالی جیا دەکردەوە لە ژوورێکی ئینفرادیدا شمشێری لەسەر دانا بدەیوت ئەگەر چیتەوە لای گەورەکەشت دەبێ هەر مسلمان بێت تەعزیب بێ باشتر نامن لە ملە دەدەمنە ئێوە ئامادە بوو کۆیلەیەک چەند ناڕەحەت بوو لە ژیانیدا بەهۆی مسلمان بوونیەوە ئەوەندەی تر ناڕەحەتی بۆ هات دەیوازشی لە دین نێنە کەواتە ئەگەر بڵێن ئەوانی کە دەڵێن بە شمشێر ئاین بڵاوەتەوە نەخێر ڕێک عەکسەکەی تەواوە شمشێر لەسەر ئاین بوو بۆی کە خەڵک مسلمان نەبێ ئاینی ئیسلام بەڵام هەر وازی لە ئیسلامیش دێنە حتا ئەم ڕۆژگاری ئێستاش ئایا تا ئێستاش ئەوەی کە پابەت بێ بەدینەوە ترس و ناڕەحەتی لەسەریاننا مەبەستم پێ کوردستانی خۆمان نییە لە هەموو جیهان بەگشتی ترسی لەسەریاننا ناڕەحەتی لەسەرێتی کە ئەگەر ترس بێت ترس لەسەر مسلمان بوون تەکە مسلمان دەبیت بەڵام دەشبینی ڕۆژ دوای ڕۆژ خەڵک زیاتر مسلمان دەبێت واز لە دین نەهێنێت کەواتە یەکەم شت لقد مكث رسول الله صلى الله عليه وسلم في مكة 13 عاما يدعو بالحجة والموعظة الحسنة 13 ساڵ بانگەوازی کرد بە حکمت بە بەڵگە بانگەوازی کرد و هەر ئەوەش بوو بێ ئەوەی دڵۆپە خوێنێک بڕژێت هەر ئەوەش بوو کە خەڵک مسلمان بوو و ئامادە بوو هەموو تەعزیبێک لە پێناوی پابەندبوون بە دینەکەیەوە قبوڵی بکات ئەمە خاڵی یەکەم کەواتە زۆریکردن نەبوو خاڵی دووەم دخل الإسلام إلى يثرب أي المدينة النبي صلى الله عليه وسلم بلا أي قتال باشا كاتك پیغمبر صلى الله عليه وسلم بو مدينة رويشت زوريني خلقكي مسلمان بو بيانا مسلمان بو كي شمشير بكار هات مكة ومدينة دو شاري قوري إسلامين كاتك پیغمبر صلى الله عليه وسلم 13 سال لمكة بو دڵۆ پێی خوێن نەڕژە خەڵکێکی زۆر مسلمان بوو لە هەموو چین و توێژەکان کاتێک کە ڕۆیشت بۆ مەدینەش
پێش ڕۆیشتنی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە ڕێگەی بەیعەی عەقەبەی یەکەم و دووەمەوە مصعەبی کوڕی عومەر ڕەزای خوای گەورەی لێ بێت خەڵکێکی بێ ئەنداز موسڵمان بوو، شمشێریش نەبوو هیچ، خەڵکەکە باوەشی بۆ ئاینی ئیسلام کردەوە، چونکە دینی فیترەتە، دینێکی پاکە. کەواتە ئەوانەی کە دەڵێن بە شمشێر بڵاو بۆتەوە باشە دەڵێن ئەی خەڵکی مەدینە بۆ موسڵمان، خۆ پێغەمبەر صلی الله علیه وسلم هەر بۆی نەچوو، کاتێک پێغەمبەر صلی الله علیه وسلم بۆ ئەوێ ڕۆیشت خەڵکەکە پێشوازی لێ کرد، هەتا یەک لە قسانەی کە وەکو شعر دەوترێت و ڕاجحیش نییە بەڵام ناوەڕۆکەکەی تەواوە، طلع البدر علينا من ثنيات الوداع وجب الشكر علينا ما دعا لله داع، طلع البدر علينا يعني بجورك باسي حاڵی ئەهلی مەدینە دەکات لەو کاتێک کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کۆز دەکات و ڕۆژانە چاوەڕێن هەموو ڕۆژێ لە بەیانیەوە چاوەڕێن بۆ ئەم ئاراستەیەی کە پێغەمبەر صلی الله علیه وسلم لە مەککەوە بۆی دێ تا ئێوارە و ئێوارە دەبێتەوە دەڵێن پێغەمبەر صلی الله علیه وسلم نەگەیشت، بەغەمباریەوە دەڕۆنەوە بەیانی دەگەڕێنەوە، دوو بەیانی بەو شێوەیە، هەتا هەندێکیان ئاخر ڕۆژ کە پێغەمبەر صلی الله علیه وسلم پێدەگات ئاگایان لێ نییە خەمێکی زۆر دای دەگرێت، دەڵێن بەم بەرەکەتە نەگەیشتین کە پێشوازی لە پێغەمبەر بکەین صلی الله علیه وسلم. کەواتە خاڵی دووەم دەڵێن ئەوانەی کە دەڵێن ئاینی ئیسلام بەتون و تیژی بڵاو بۆتەوە چ وەڵامێکتان بۆ مسڵمانبوونی ئەهلی مەدینە هەیە کە گەورەترین شاری مسڵمانان بۆ ئەو کات. خاڵی سێم ئەم شەڕ و غەزەواتانەی کە لە زەمانی پێغەمبەر صلی الله علیه وسلم ڕوویاندا زوربەی هەر زۆریان دەست پێشخار ئیسلام نەبوو، مسڵمانان نەبوون، بەڵێ نکۆڵی ناکرێت، جەنگ ڕوویداوە، شەڕ ڕوویداوە، غەزوەی بەدر، غەزوەی ئوحد، غەزوەی خەندەق، غەزوەی مؤتە و غەیری ئەویش لە غەزەواتەکان ڕوویداوە، بەڵام دەبێت تۆ بزانیت مەثەڵەن کاتێک دوور بێ لە کوردستانی خۆمان وای دانێ شەڕێک لە بینی ئەهلی سلێمانی و هەولێرە زۆر لێک دوورن وانە دوور بێ لەوە، ئەگەر شەڕەکە لە تاسڵوجە بێت دەڵێن چێ دەست پێشخەری کردووە، شەڕێک لە تاسڵوجە بێت هەولێر و سلێمانی دەڵێن چێ دەست پێشخەری کردووە، دەست پێشخار چێیە؟ هەولێریەکانن. ئەگە شەڕەکە لە کەس نەزان بوو لە سلێمانیەکانن، باشە لە ماڵی خۆی دانیشتووە هەولێری، تو بۆ گەیشتی تێ کەس نەزان وانە باشە با بێن ئەم دوو شەڕانەی جەنجی ئوحد و بەدر کە دوو جەنجی گەورەی ئیسلام بوون لە شوێ ڕوویاندا چێ عومرەی کردووە، حەجی کردووە، کردوتانەوە لێرەیستان؟ کاکە ئەوە یەک لە برانە کردوێتی تۆش کردوتە برا بەڕێزەکەم، دەتوانی وەڵام بدەیتەوە ئوحد لە شوێوەیە؟ لە مەکە نزیکتران لە مەدینە؟ لە مەدینە، بینی مەکە و مەدینە نزیکی 500 کیلۆمەترە، ئوحد چەند کیلۆمەترێک لە مەدینەوە دوورە، چەند کیلۆمەترێک، ئێرە و تاسڵوجە نابێت هەر ئەوەندە. باشە دوای ئەوەی کە تۆ 13 ساڵ ئازاری مسڵمانانت دا ئەهلی مەکە بێ باوەڕ و کافرەکان کۆچیان کرد، ماڵ و سەروەت و سامانی خۆیان جێهێشت، هەموویان جێهێشت، هاتن کۆچیان کرد، بە تەنیا هاتن بۆ مەدینە، دوای ئەوە تۆ بێ لە مەکەوە بێ لە بەدر یان لە ئوحد شەڕی لەگەڵا بکەیت، ئەمە چ دەگەێنێت؟ 450 کیلۆمەتر ببڕیت تا نزیک بێتەوە لەوێ شەڕی لەگەڵ بکەیت، تێدەگەی کەواتە سەرچاوەی ئەم دوو شەڕانە بەدر و ئوحد چێ دەست پێشخارە؟ خەڵکی کافر بێ باوەڕ. ئەمە ئەو هەندێک لە غەزەواتەکانی تر بەشێکیان ئللا سەرەتاکەی مسلمانان نەیان کردو بەڵکو بێ باوەڕان کردویانە، وەکو بەدر و جەنجی بەدر و ئوحد، و هەندێکی تریان هۆکارەکەی بۆەوە دەگەڕێتەوە کە بێ باوەڕان لە جوولەکە و گاورەکان بەڵێنەکانی خۆیان شکاندووە، پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیمانی لەگەڵ بەستون لەسەر کۆمەڵێک پەیمان، خۆیان پەیمانەکانی یاشکاندووە، هەتا فەتحی مەکەش پەیمانی یاشکاند. کەواتە نەتیجەی غەزەواتەکان زۆربەیان چۆن ڕوویداوە؟ یان بێ باوەڕان دەست پێشخەر بوون، یان ئەوە تا بێ باوەڕان جا جوولەکە گاور یان مشریک بەڵێنەکانی خۆیان شکاندووە. ئەم پەیمانانی کە لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بەستویانە پەیمانەکان شکاندنا، قەت پێغەمبەر صلی الله علیه وسلم پەیمانشکێن نەبووە. یعنی کاتێک کە سڵحی حودەیبیە لە ساڵی شەشەمە لە دەوری شەشەمە کاتێک سڵحی حودەیبیە دەبێت، پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەم هەموو سەحابەی لەگەڵە بۆ عومرە دەچێ، 2 سەعاتە لە عومرەکان دەکەن و دەگەڕێنەوە. خەڵکی بێ باوەڕ لە مەکە ڕێگەیان لێ دەگرن و دەڵێن بە هیچ جۆرێک ڕازی نین، چۆن دێڵنەوە بێن عومرە بکەن، عومرەیەک دەکەین و دەگەڕێنەوە. هەتا سڵح
پەیمانێک لەگەڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەبەسترێت و لەسەر کۆمەڵێک شەرت و مەرج سەحابەکە زۆریان پێ ناخۆش دەبێت دەفەرمێ پێغەمبەری خوا ئێمە هەموو خەڵکەین باش ئێمە خۆ بۆ شەڕ نەهاتوین بۆ قبوڵی دەکەی نایهێڵن ئێمە بچین عومرەی خۆمان بکەین پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی نەخێر با بەڵێنەکان ئینشاء الله خێری پێوە ئێمە بۆ ساڵی دواتر دێین بەڵێنەکە وا بوو تەماشایکە یعنی ئەو هەموو ڕێ دوورە حودەیبیە نزیکی مەکەیە ئەم هەموو ڕێیان بڕی بوو هەر هەموویان گەڕانەوە و ئەم ساڵە پێغەمبەر صلی الله علیه و سلم عومرەی نەکرد و سەحابەکەش نەیان کرد سلم لەوە زیاتر چیتر خاڵی چوارەم خاڵی سێم وتم کو زوربەی حەرب و جەنگ و غەزەواتەکان یان بێباوەڕان دەست پێشخار بوون یان بەڵێنیان شکاندووە دوای بەڵێنەکە دروست بووە خاڵی چوارەم كان المسلمون يدخلون في الغالب في معارك غير متكافئة باشە بێن با بیرکەینەوە ئێوە چۆن ئەی بێباوەڕان ئەی ناحەزان چۆن ئەم تۆمەتەیە دەنە پاڵ ئیسلام لە کاتێکدا کاتێک خەڵک شەڕ دەکات کە چەک و تەخەمەنیەشی زۆری هەبێت کە خەڵکێکی زۆری هەبێت زیاتر بێت لەوانەی کە هێرشی دەکاتە سەر دەکرێت ئێستا مەثەڵەن وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکا ئێستا لەبەر ئەوەی لەوێ چی دەنازێ بە تەکنۆلۆژیایەکی زۆر گەورەی خۆی ئیمکانەتێکی عەسکەری زۆر بەهێزی هەیە و حتا عەدەدی سوکانی جێشەکەی زۆر گەورەیە دەتوانێت شەڕ بکە بەڵام وڵاتێک جەنگاوەری نەبێت سیلاحی نەبێت توانێت شەڕ بکات ناتوانێت یعنی عەقڵ دەبێت تۆ بەکاری بێنی مسلمانان جاری وا هەبوو لە جەنگێکە کۆمەڵێکیان پیادە بوون پیادە بە پیادە ڕۆیشتن یعنی وشترێک نەبوو بڕۆن یعنی پێی بڕۆن ئەسپێک نەبووە بۆیە دائیم ئەو شەڕانەی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەگەڵ سەحابەکان لەگەڵ بێباوەڕان کردویانە دائیم زۆر ناهاوسەنگ بووە نابەرامبەر بووە خەڵکێکی کەم لە مسلمانان خەڵکی کەم چۆن دەتوانێت جێسەڵ بێ بەسەر خەڵکەوە بچێ هەر جارێ بچێ بە 20 کەس بچێ بڵێ وڵاتێکی شارێکی سلێمانی مەثەڵەن 20 کەس بێتە سلێمانی بڵێ هەرچی سلێمە خەڵکی سلێمانی مسلمان نەبێ ئەوە ئێستا هەمووتان دەکوژین سلێمانی نیو ملیۆن کەس تێدایە بە 20 کەس دەکوژرێ دائیم جەنگەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە بەراوردی دەکەی لەگەڵ بێباوەڕان هەموو کاتێک بێباوەڕ زۆرتر بووە بڕۆ جەنگی بەدر سەیرتان کرد خوێندوتانەوە لە سیرە جەنگی بەدر و ئوحد چه ئیمکانەتێکیان بۆ کە کردەوە بێباوەڕان ڕۆژانە ئەوەندە حوشترە سەر ببڕە گۆشتەکەی ڕۆژانە ئەوەندە تیپی مۆسیقا و ئەوە لەگەڵیان بێت بۆ ئەوەی معنەویاتیان بەرز بێتەوە مسلمانانیش فەقیر چەند کەسێکی کەم ێ باشە چەند کەسێکی کەم پێی دەکرێت ڕۆژانە بچێت بە شەڕ خەڵک مسلمان کات بۆیە زۆر هەڵەن ئەوانەی کە دەڵێن مسلمان کاتێک دەکرێت بڵێ مسلمانە لە ڕێی زەبر و زەنگەوە بڵاو بووەتەوە کە مسلمان چەکێکی زۆری پێ بێت خاوەنی جێشێکی زۆر گەورە بێت ئەو کاتە دەکرێت قسەی بکەی هەموو کاتێک شەڕێک نەبوو کە مسلمانە کەمتر نەبن ئەی چۆن شتی وا دەکە کابرا کەسێ ئێستا مەسەلە هەر لە بینی خۆماندا تەشویه نەبێت لەگەڵ ئیسلامەکە جاری وایە کەسێک چەند کەسێک جێسەڵی پێیەکەن شەڕێک کات شەڕی پێفرۆشن کە تەماشا کات خۆی بەتەنیا دە کەس بە دەورەوێتی چی دەکات دەڵێ وەڵی بە عەقڵەوە ناگەنم بچم شەڕ لەگەڵ چی بکەم دە کەسن نایکەم شەڕەکەی وانەکەم چکە هەر زەرەر دەکەم ئیدی ئیسلامیش بۆ شێ ئیسلام چۆن ڕۆژانە سیلاحت نەبێت شمشێرت نەبێت حتا پێغەمبەر صلی الله علیه و سلم چەند جار درع و سلاحی لە جوولەکە وەرگرتووە بە قەرز دوای دەدەینەوە نەیان بووە کابراوە بە شەڕ دەچێت شەڕ لەگەڵ خەڵک بکە بۆیە بڵێ لە ڕێگەی شمشێرەوە خەڵک مسلمان کراوە مسلمان بوون و ڕۆژانە بەسەر وڵاتانیان دادەوە خێر زۆر عەقڵ ئەمە قبوڵ ناکات خاڵی چوارەم خاڵی پێنجەم أن العقائد لا تستقر في النفوس تحت وطأة السيف عقيدة وبير وباور هيت كاتك للريقي شمشيرة لدلكان دا ناتسبت بزورينيا شو أقرب شمشير بيت إيه وكاتك شمشيرة كي لسر الدواء واصلين مثلا قبل خلق بشمشير مسلمان بوا خو قابلة بيغمبر صلى الله عليه وسلم دواء ويك خلق شيء ولاتك يعني شارك مسلمان دبو حمو ماڵێک و سەحابەیەکی بۆ دام نابوو بە شمشێرەوە بۆی بزانم مسلمانی تاسەریان نەخێر شیوانە بووە بە شمشێر بە زۆر زەبر و زەنگ خەڵک عەقیدەیدا نامەزرێت لەوانەیە ئەم دەقەیە بڵێ باش تەسلیمم بەڵام دوای خۆ بیرباوەڕ لە دڵایە بۆیە
هیچ کاتێک عەقیدە و بیر و باوەڕ لە ڕێگەی زۆریەوە دانامەزرێت و ناچەش پێ و بەردەوامیش نابێت بۆیە خوای تعالی لە قورآنی پیرۆزدا دەفەرمێتی لا ئیکراهە فی الدین لا ئیکراهە فی الدین زۆریکردن لە دین نییە لا ئیکراهە فی الدین ئێمە بەڵگەیەکی زۆر وازەحە لە دینداریدا تۆ ناتوانانی خەڵک بە زۆری مسلمانکەی ئەفە ئەنتە تکره الناس حتى يكونوا مؤمنين خوای تعالی دەفەرمێت ئەی محەممەد ئەوە تۆ زۆری لە خەڵکەی تا ئیمان بێنن بە زۆری نابێت کابرا باوەڕی نەبێت بە زۆری نییە چی لێ دەکەی لە ئاەتێشتردا خوای تعالی دەفەرمێ ئەی محەممەد تۆ ولئن أتيت الذين أوتوا الكتاب بكل آية ما تبعوا قبلتك تو أي محمد هرچی آيات و بەڵگە هەیە بۆ هەندێک لە ئەهلی کتابی بێنیت شوێنی قبلەکەی تۆ ناکەون دەی وەرە سەیریکە کەواتە بیر و باوەڕ شەرط نییە ئیلا بەڵگە هەبێ ئێستا زۆر کەسێ دەڵێ باشە فڵانە کەس بۆ موسڵمانە بێ وەنی ئاەتم بۆ خوێندەوە باشە من حەدیثی وازەکەم بۆ باوەڕ نایێت باشە تۆ بەهێزتریان پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەسەر بێ خوای تعالی پێغەمبەر دەفەرمێ ئەگەر تۆ بی نەک من پێغەمبەری خوا بێت نەک ئاەتێکیش کولی ئاەت هەموو ئاەتەکانیش ئەوەی کە پێویستە بۆی باس کات ئێستا شوێن ناکەوێت بۆیە یەکێک لە مفەسیرین ڕەحمەتی خوای گەورەی لێ بێت دەفەرمێ زاری وا بیر و باوەڕ میزاجە میزات کابرا هیچ بیانووی نییە ئێستا زۆرێک لەو خەڵکی کە مسلمان نابێت مەسەلەکەەوە نەبێ وەڵا بەڵگەی بەهێزی بەدەستەوەیە کە ئاینی ئیسلام ڕاست نییە یا زیندوو بوونەوە نییە نەخێرەوە نییە هیچی نییە بەس میزاج و تەبع هیچی تر ناوێت خۆ بە زۆری نییە ئەوە تا خوا دەفەرمێ گەر هەموو ئاەتەکانی بۆ بینی باوەڕ نایێت ئەوەندەی گوناه و تاوان کردووە ئەوەندەی فسق و فجور کردووە ئەوەندە شوێنی شەهەوات و ئارەزوەکانی خۆی کەوتەوە وای لێ هاتووە دڵەکەی ڕق بووە وەکو بەرد بۆیە هەر ئاەتی وەشی بخوێنیەوە باوەڕ نایێت دەنا بەڵام دێ هەروازیش نایێنێت ڕۆژانە دەڵە بەڵگەم پێیە بۆیە من باوەڕ نایەنم با بە شت هەیە خۆی ناشکێنێت دەنا هیچی پێ نییە هیچیان پێ نییە بەڵام ئەو تەسلیمی بەڵگە و مناقەشە نابێت بۆ تۆ بەس باوەڕ نایێنێت خاڵشی تر من المعلوم أن هناك كثافة إسلامية في جنوب شرق آسيا وفي بلاد لم تطأها قدم مجاهد مسلم فاتح وكو فلبين اندونيسيا وڵاتانێک کە دەڵێن بە شمشێر ئیسلام بڵاو بۆتەوە باشە کۆمەڵێک وڵاتمان هەیە لەم سەرزەویەدا لە ژیانی مجاهیدێک سەحابەیەک لە سەردەمی خەلیفەیەکە کەسێک پێ نەگەشتووە وەکو شەڕ ئەی چۆن موسڵمان بۆ خەڵکە وەکو ئەندەنووسیا کە ئێستا ملیارێکە ملیار دەی خۆ کەس بۆی نەچوە دەڵێن لە هەمووی لە ڕێکیەوە موسڵمان بووە لە ڕێگەی تاجیرە بازرگانە مسلمانەکان کە ڕۆیشتون لەوێ تیجارەتیان کردووە ئەخلاق و ڕۆشتی جوانی مسلمانانیان بینیوە ڕاستگۆ بوون دەستپاک بوون دەمپاک بوون لەسەر وعدی خۆیان بوون لەوەوە خەڵکە مسلمان بووە ئەمە بەچی ئەوانە چۆن دێدنەوە ئەم خەڵکە بۆ مسلمان بوو خۆ ڕۆژێک جەنجی تێنە ڕوونێداوە نە فلیپین نە ئەندەنووسیا و زۆرێک لەو هەتا سین زۆرێک لەو وڵاتانە و هەتا بگرە ئەمڕۆژ باشە ئەمڕۆ ئەو پەڕیزە بروزەنگ و توندوتیژی ئەنواع تۆمەتت بۆ دروست دەکەن کاتێک مسلمانی ڕیشت درێژ بێ بیانۆکت تۆمەتێکت بۆ دروست دەکەن جلەکەت شەوەیەک بێت تۆمەتێکە نیقابت هەبێت تۆمەتێشترە بۆ دروست دەکەن بەس بۆ ئەوەی بترسێنن و بەڵام تەماشاش دەکەی ڕۆژ دوای ڕۆژ لە هەموو وڵاتان خەڵک مسلمانە هەروە مسلمان دەبێت باشە ئەمە چییە ئەوەش هەر بە شمشێرە یان شمشێر لەسەر مسلمانانە بەڵام مسلمان بیر و باوەڕەکەی ئەوەندە شیرینە لەلای ئەوەندە قەناعەتی بم پەیامەی خوای تەعالی هەیە کە ئاینی پیرۆزی ئیسلامە بۆیە تەسلیم نابێت دەڵێ با ژیانم ناخۆش بێت با ناڕەحەت بکرێم بەڵام ئەوەی من لەسەرم ڕاستە یان نە ڕاستە ئایا ئەم 52 ڕۆژەی دنیا بە ژیانی هەتایهەتایی بگۆڕمەوە نە ئایا هەر بێ باوەڕێک کە بیەوێت بڵێ من ئازاریشت دەدەم کە ویستی خوای لەسەر نەبێت دەبێت نابێت کەواتە کۆمەڵێک شتێک کە مسلمانی وا لێ کردووە قەناعەتی تەواوی هەیە بایی باڵە مێشولەیەک لەبێ باوەڕ و لە کافر ناترسێت لێی ناترسێت دەزانێت ئەجەلی ئەو دیاری کراوە قەدەری ئەو دیاری کراوە و ئەگەر خوای گەورە ویستی لەسەر بێت ناڕەحەتێک تووشی تۆ بێت ئەگە هەموو دنیا بیانەوێت تووشت لەسەر لابن ئیلا تووشت دەوێت و بەعکسەکەشەوە
و مسلمان باوەڕی وایە کە دنیا چەند 52 ڕۆژێکە و ژیانێکی هەتایە بۆیە ئەم جۆرە بیر و باوەڕانە لەناو ناخی ئێمەی مسلماندا هەیە ئەگەر نەک شمشێرمان ئەسڵ شمشێرمان پێویست نیە بۆی دین بڵاوکەینەوە بەڵکو ئەگەر شمشێریشمان لەسەر بێ وەزە دین نایەنین چونکە دینێکی پاک و ڕاستە بەڵێ کۆمەڵێک وڵاتمان لەبەردەستە ئەمەش بەڵگەیەکی بەهێزە کە ئەسڵەن لە ژیانی ئیسلامدا ئەم 1400 ساڵە ڕۆژێک جەنگاوەری مسلمانی بۆ نەچووە مسلمانیش بووە ئێستا مسلمان و شانازی بە دینی خۆیەوە دەکات و هەتا ئێستا لە ئەوروپا ئەمریکا ڕۆژانە خەڵک مسلمان دەبێت ڕۆژانە مزگەوت کاکە جیاوازەکەی لەوەیدا ئەوروپا کەنیسەی کردوتەوە بەڵام کەس بۆی ناچێ کەس بۆی ناچێت بۆیە لە ئاخیری شارەوانی چی لێ دەکات شارەوانی ئەم شارانی دەیخاتە مزادەوە چێ دەیکڕێ مسلمانان بە پارە و ئارەقی نووساوانی خۆیان پارە کۆ دەکەنەوە و کەنیسەکە لە شارەوانی دەکەنەوە دەکەنە مزگەوت تەماشای ئەو پارەشیان دەداتێ بزنم کەنیسەیەکەون بەڵام ناچن بەڵام مسلمان ئامادەیە پارەی خۆی سەرف دەکات هەمووی تیرۆرە هەرچی ئەم دنیا مزگەوتە دروست دەکرێن ئەم هەموو هەزارەها مزگەوتە لە ئەوروپا و لە ئەمریکا دروست دەکرێت پارەی خۆیەتی کۆی دەکاتەوە و مزگەوتی پێ دەکات و تاعات و عیبادەتی خۆی پێ دەکات بۆیە بەڵام ئەم هەموو شتانی کە باسم کردن دایم بەڵگەی زۆر بەهێزەیە بەڵام ئینسان کە هیچی لا نەبوو دینەکە دەبێت ئیلا تۆمەتی ناشرینی بۆ دروستکە بۆی دروست دەکات بۆی دەڵێ هەر نەبێت ماوەیەک درۆکان سەردەگرن ماوەیەک دەبینی چەند کەسێکی وەک خۆمان نەخۆش گوێی لە قسەکانی ئێمە دەیە باوەڕمان پێ دەکات بەڵام خەڵکی عاقڵ فێرخواست تێگەیشت و زانستخواست قەت باوەڕی بۆ قسانە نابێت خاڵشی تر کە زۆر کاریگەرە ئەویش هیچ کاتێک نەبووە کە جێیش کاتێک بۆ وڵاتێک دەڕوات دەیەوێت دینی خۆی بچەسپێنێت بیر و باوەڕی خۆی بچەسپێنێت بەڵام کاتێک هەندێک جێیشی بێ باوەڕ هاتوونە ناو ئاینی ئیسلام بوو هاتوون بۆ ئەوەی محاربەی مسلمانان بکەن کە هاتوونە ناو مسلمانە خۆیان مسلمان بوون ئەمەی جوابی چێدەوە تەتار کاتێک کە هاتن بێ باوەڕ بوون هاتن تا تەتەر و مەغۆل هەتا بەغداشک گەیشتن وانە بەبێ باوەڕی هاتن بۆ شەڕ لەگەڵ مسلمانان بکەن بەڵام بە مسلمانی گەڕانەوە ئێخۆمە چەکداریشن چەکەکە بەوان بوو زەبر و زەنگ لای ئەوان بوو هەمووی کەواتە بۆچی دەگەڕێتەوە عەقیدەی ئیسلام بیر و باوەڕی ئیسلام بیر و باوەڕشی زۆر پاکە زۆر جوانە زۆر لەگەڵ دنیا دەگونجێ لەگەڵ دنیا پێش قیامەت لەگەڵ دنیا دەگونجێ وا لێ دەکات کە ئازاد بیت سەربەست بیت کار و کەسابەتی خۆت بکەیت ڕێگری لێ ناکرێت نابیتە کۆیلەی خەڵک نابیتە کۆیلەی قەشە و پاپاکان لە هەموو ڕوویەکەوە ئازادت دەکات لە سنووری خۆی بۆیە تەماشا دەکەین ئەمەش خاڵێکی زۆر بەهێزە کە چەندین ئەوە جێیش هاتووە بە ناو مسلمانان و بۆ ئەوەی کە دژایەتی مسلمانەکان و ئاینەکەشیان بکە بەڵام کاتێک هاتووە خۆی بە مسلمانی گەڕاوەتەوە وەکو تەتار و مەغۆل و خاڵێکی تر کە باسی بکەم و کۆتایی پێبێنم ئەویش ئەوەیە چەندین نەسمان لە قورئاندا هەیە کە هەموو ئەم نەسڵدەقانەی قورئان ئاەتەکانی قورئان پێمان دەڵێ کە زۆریکردن و ئیجباریکردن نییە وەکەوەی کە بۆم خوێندنەوە لا ئیکراهە فی الدین ئەفەئەنتە تکره الناس حتى يكونوا مؤمنين یان ئاەتی لست عليهم بمسيطر تۆ ناتوانانی زۆریان لێ بکەیت سەیتەرەیان بەسەردا بکەیت بە زۆری ئەوانە هەمووی بەڵگەنە لەسەر ئەوەی کە لە ئیسلامدا توندوتیژی نییە بۆ ئیجبارکردنی خەڵک لەسەر دین کۆتاشت کە باسی کەم جیهاد بۆچی دانرایی لە دیندا ئایا جیهاد بۆ بوو کە خەڵک بێتە ناو ئاینی ئیسلام و زۆری لە خەڵک بکە بۆی خەڵک پابەند بێ بە ئاینی پیرۆزی ئیسلامەوە بە تەئکید جیهاد بۆ ئەوەش تەشریع نەکراوە کە خەڵک بە زۆری بهێنرێتە ناو ئاینی ئیسلامەوە بەڵگەش بەڵگە لەسەر ئەوەی لە دوای ئەوەی کە جیهاد و غەزەوات و مسلمانە چوونە وڵاتەکانەوە باشە کەنیسە هەرماوە دیانەتەکان هەرماون باشەوە ئێمە نایکەین ئەی وڵاتە مسلمانانی ڕابردوو بۆ نەیان کردو لە زەمانی پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم دیارە هەموو لە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم هەموو فێری ئەوە بوون کە زۆریکردن لەسەر بیر و باوەڕ نییە ئللا دەبێت خەڵک باوەڕ بێنە بە زۆری لەو پار بوو سەردانی ئاکرێم کرد دیاردەیەکی سەیرم بینی لە ئاکرێ لە ئاکرێ مزگەوتی زۆری تێدا ماشاءالله خەڵکێکی دیندار و مسلمانی لێیە لەسەر بەرزاییەکی زۆر بەرز کەنیسەیەکم بینی
منارەکەی ماوە لە هەموو مزگەوتەکان بەرزترە شوێنەکەی ئەنی سەرنجی ئەوم داوتم سەیری ئەم ئاینە جوانەی ئێمە تا ئێستاش خەڵک خۆی بۆ ناسی ئێمە خەتایمەنی خۆ خەڵک ناستە کەنیسە و ڕووخاوە و ئامادە نییە دیناری لەسەر بکاگە پاری لەسەر وەرنەگرێ وەرە ئێستا کەنیسە کە کراوەتەوە لە وڵاتانی مسلمان دەبێت ڕێکخراوێک دروستی کە پارە بداتە خەڵک دەڵێ بەشک هەر نەبێ با دینەکەمە تۆزێک هەبێت با بڵێت دینەکە هەیە جیاواز لەوەی یعنی بینیم کەنیسەکە لە بەرزترین شوێن ئێستاش منارە و شتەکەی ماوە کاکە مەلەتایب ناوی چی پێڵن بینیم ئەم جارە کە هاتین یعنی دیاردەیەک بۆ فعلەن ئەمە خۆی بەڵگەیەکی زۆر بەهێزە بۆ ڕەتدانەوەی بێ باوەڕان و ناحەزان ئەگەر زۆری کرابە ئەم کەنیسەیە لەوێ هەر لەو شوێنە بەرزان نەدێشتەوە چەندین ساڵە ڕێگری نەکراوە جیهاد بۆ ئەوە نییە کە بە زۆری خەڵک مسلمان بکرێت بەڵکو جیهاد بۆ ئەوەیە کە دەرفەت بۆ مسلمانان بڕخس بۆ خەڵکی بەگشتی بڕخسێ بۆ ئەوەی کە ئازاد بێت لە وەرگرتنی ئاینی پیرۆزی ئیسلام ئازاد بێت تەنها ڕێگری نەکرێت لەوەی کە دینی ئیسلام بڵاو بکرێتەوە اینجا خەڵک ئایا مسلمان دەبێت مسلمان نابێ و خۆ بە زۆری خەڵک مسلمان ناکرێت بە قسەیەکی خۆش بە شتێکی خۆشیش هەر باسکەین دەڵێن لە سەردەمی فەقیهەتی کوردستان حوجرەکانە دایم لە حوجرەکانە کۆمەڵێک فەقیه لە حوجرەیەکە دەمانەوە دزستانە یەکێک لە فەقیهەکان پێویستی بە بەیانی دەبێت و پێویستی بە خۆششتن دەبێت ئیدی ئاوی گەرمیان نابێت و فەقیهەکانی تریش بە زۆری دەڵێن دەبێت ئیلا حەوزێکمان هەیە لە مزگەوتەکە دەبێت بچێ ناحەوزەکە خۆت بشۆ چۆن دەبێتەوە خۆشتن لەسەرە دەڵێ کاکە وەڵڵا ساردا ناکرێ ناوێرم دڵ ناکرێ بەخوا چۆن شتی وا دەبێت فەقێ بیت و نابێ بە هیچ جۆرێک زۆری ناچاری دەکەنەوە هەموویان دەیگرن وڵی دەر نەئاوەکە دەڵێ بەخوا بە زۆری هەڵتان دامەناوەکە بەس وەڵی نێت نایەنەمەوە کەیف خۆت ئەنە چم لێگەن تەماشایکەن یعنی خۆ نێت فعلەن وا ڕاست دەکە تۆ ئێستا وەرە بە تانکەرێک ئاو بە خۆتدا بکە ئەگەر نێتی پاکبوونەوە دەبێت پاک دەبیتەوە بی بڕۆ ناو بەحری دوکان مەلە بکە کە نێتی پاکبوونەوە پاک نابیتەوە بۆیە خەڵک بە زۆری جیهاد بەس بۆ ئەوەیە کە ڕێگری لەمپەر نەبێت لەمپەر ڕێگری نەبێت خەڵک بە ئازاد بێت لەوەی کە دینی ئیسلامی دەوێنە ئەجینا بە هیچ کاتێک یعنی حتا وشەی أذن للذين يقاتلون بأنهم ظلموا هر حتى إذن زانيان مفسرين دفرمون هر إذن خوي لم آتت دقين كأصل لإسلام جهاد حرب نية بلكو أصل تيدا أويك سلامتيا بەڵام کە زوڵمت لێکرا ڕێگری لێکرا و چەسێنرا ئەو کاتە ئیزن دەدرێ ئیزن دەدرێت ئیدی نامەوێت بێ مەستەر باسی جیهاد بە دوور و درێژی باسەکەەوە نیە بەڵام هەمووی لەوەدا بڵێ جیهاد بۆ فەڕستکردنی بیر و باوەڕ و عەقیدەی خەڵکە عەقیدەی ئیسلامە بەسەر خەڵکیدا ئیلا دەبێ مسلمان بیت یعنی تاریخی زەمەنی پێغەمبەر صلی الله علیه وسلم وەس هاوڵەکان هەمووی ئەوە دەسەلمێنێ کە خەڵکی ئازاد بۆ لە باوەڕهێنان خەڵکی بێ باوەڕ لە زەمەنی پێغەمبەر هەبوویان نە هەبووە کەواتەوە بەڵگەیە لەسەرەوەی کە هەبووە خەڵک ئازادە لە باوەڕهێنانی بەڵام نابێت ڕێگری بکرێت لە ئاینی ئیسلام چونکە ئاینێکە بۆ خزمەتی مرۆڤایەتیە بۆ ڕێگری لێ بکرێت ڕێگری بۆ لێ بکرێت لە کاتێکدا چی ئاداب و ڕەوشتی جوانە لەم ئاینی پیرۆزی ئیسلامەدا بۆ مرۆڤایەتی دێنێت ڕێگری با لێ نەکرێت هیچی تر لەوە زیاتر نییە بەمە کۆتایی بە دەرسی ئەوڕۆمان دەهێنین دەرسەکەمان دووبارەی دەکەمەوە هەل انتشر الإسلام بالسيف ويحبذ العنف ئایا ئیسلام بە شمشێر بڵاو بۆتەوە و حەزی لە توندوتیژیە وەڵامی ئەومان داوە لە ڕێگەی هەشت خاڵە و پێشەکیشیش باسم کرد ئینشاء الله ئەمە بە وەرەقەش لەبەردەستاندا دەبێت و کاتێک کە گەشتینە سەر ئیمتحانیش هەر پێشوەخت ئینشاءالله وردەکاری زیاتر و ڕێخستن و کورتکردنەوەی تێدا دەبێت ئینشاءالله یا ربی خوالێت دەپارەمەوە بە ئیسمی عەظەمت بەناو سیفەتە بەرج و پیرۆزەکانت لە دینەکەی خۆت زیاتر شارەزامان بکەیت و وامان لێ بکەیت کە شوێن ئاەت و فەرمودەکان بکەوین یا ربی خوا چی حەقا ئەمەمان نیشان بدەیت و وامان لێ بکەیت شوێن کەوتەی بین و چیش ناحەقا نیشانمان بدەیت و وامان لێ بکەیت لی دوور بکەینەوە اللهم أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه